بینەرانی ئازیز سڵاو بەختەوەرم بەوەی جارێکی تریش پێتانەگەمەوە بە هیوای ئەوەی لەم بەرنامەیەتی شک بخەینە سەر ڕابردووی کەسایەتیەکی ئازیزی شارەکەمان تا لەوێشەوە دەلاقەیە بخەینە سەر بەشێک لە مێژووی هونەری نواندن و شانۆی کوردی بەگشتی چونکە میوانەکەمان نزیکەی نیو سەدەیە شاهیدێکی زیندوی ئەم بوارەیە ئەو لە ڕۆژیەکی 12 ساڵی 1940 لە گەڕێکی سابوونکەران نزیک ئاشی ئەلەکتریکەکە لە ماڵی باپیری لە سلێمانی لەدایک بووە. کوڕی کاک حەمەجوانی شۆفێر و زەکیەخانی عەبدوڵا خدرە کە بە بنەچە خەڵکی نۆدەیە. ساڵی 1954 دەچێتە قوتابخانەی سەرەتایی لە قوتابخانەی کانێسکان. ساڵی 1969 پەیمانگای پێگەیاندنی مامۆستایانی سلێمانی تەواوکە لە ڕۆژی 11 ساڵی 1970 لە گوندی کانیسادی دەربەنیخان بە مامۆستا دامەزرێ. لە ڕۆژی 4 ساڵی 1970 لەگەڵ خاتوو ڕوونا خدر کە کچی پوری خۆیەتی هاوسەرگیریەکە و دەبنە خاوەنی سێ کوڕ بە ناوەکانی دانا و توانا و ژوان و کچێکیش بە ناوی سۆزی. لە ڕۆژی 4 ساڵی 1969 بۆ یەکەم جار لە شانۆیی بڕیار و ئەنجام لە شانۆی ئامادەی سلێمانی وەکو ئەکتەر دەرەکەوێت. لە ژیانی مامۆسایەتیە ڕۆڵێکی گرنگی لە بواری وەرزشی لە قوتابخانە سەرەتایی و ناوەندیەکاندا هەبووە. یاریزانی باسکە بووە و یەکێ بووە لە یاریزانەکانی تیپی باسکەی هەڵۆ کە کۆی ئەو تیپە چوونەتە یانەی وەرزشی سلێمانی. یەکەم پێشکەشکار و ئامادەکاری بەرنامەی وەرزشی بووە بۆ تەلەڤیزۆن بە هاوکاری خواڵێخۆشبوو و هەڵگورد عارف ئامادەیان کردووە. خاوەنی 46 شانۆییە وەکو ئەکتەر و دەرهێنەر 13 فلیم و 9 کاری درامای یەک ئەڵقەی و 9 زنجیرە درامای تەلەڤیزۆنی. کاتێ لێم پرسی لە کۆی ئەو هەموو کارانەی کە لە بواری هونەریە کردوتن کامیان زیاتر لا خۆشەویستە و شانازی پێوەکەی وتی ناتوانم پەنجە بخەمە سەرکارێ چونکە هەموویانم وەکو یەک خۆشەوێ. ئەم میوانە بەڕێزا جەنابی مفەتیش مامۆستا عەبدولکەریم محەممەد تۆفیق ناسراو بە مامۆستا عەبدولی حەمەجوانە و بە ناوی بەرنامەکەمانەوە زۆر بە گەرمی بە خێراتنی مامۆستاکەین. زۆر سواز بۆ تۆ کاگاسۆ و بۆ ستافی بەرنامەکەتان هیوادارم سەرکەوتوو بن و بەرنامەکەتان بەردەوام بێ و هەمیشە کەسایەتی هونەری و ئەدەبی و خەڵکی تایبەتی کەوا خزمەتیان بەم شار و بەم وڵات و بە کوردستان بەگشتی کردووە بێتە بەرنامەکەنەوە تایبەت نەبێت بەس بە سلێمانی تایبەت بە هەموو شارەکانی سەرجەم کوردستان. من سوپاسی ئەو پێشەچیەکەم تامان پێشەچەکە هەمووی تاوا بوو تەنها لە یەک شتا ئەگەر تێبینی بەڵێ تێبینی هەیە تیپی هەڵۆ تی هەبوو چۆن ناو یانەی سیروان یانەی سیروان و خۆم ئەندامی ئەو یانەیەم تا تقریبەن ساڵی 95-94 هەلو یانەیە ئەندام بوو وێستاشە دۆستی ئەو یانەیەم لەگەڵ خۆشەویستیم بۆ هەموو یانەکان. باشە بوارێکی باشە کە بن لێرە پرسیارێک لێ بکەم پێش وێنەکە لە سلێمانی کام یانەیان لە هەمیان کۆنترە؟ یانی سلێمانی یانی سلێمانی سلێمانی ینی دایکە بەڵێ ینی دایک ینی سلێمانی پێشەکی بەڕاستیاتی سلێمانی کاریگەری هەبوو لەسەر وەرزش لەم لە کوردستانەوە لە شاری سلێمانیا بە تایبەتی و ئێمە بەڕاستی ئێمە هەمومان هەموو مشتەجی ئەو نادیە بووین. ئێمە نادیەکان بەلامەوە گرنگ نەبووە بەڕاستی بەڵام کە نادی سیروان دروست بوو ئێمە بۆکو تەبی نادیی تازە وەک چۆن تیپێکی تازە دروست دەبێت چوین ئەو نادیوانێ. هەر یاری باسکە دەکرد من یاری باسکەم لە تیپی هەڵوا کردکێتە چونە نادیە من تا من یاریکەرێکی زۆر گرنگی باسکە نەبووم یاریکەری دووهەم بووم بڵێم بەڵام ئەو برادێک کە چون یانەکە هەندێکیان ناو یانەکە بوون بە یاریکەری باسکە من لەسەر ئاستی نادی ئۆشتانی یاریکەر نەبووم لە ئاستی ئەو تیپە و لە ئاستی ئەو خوێندنیە کە تیاخم لە پەیمانگە و لە وەختی خۆشی لە بەغا کە لە دوای 63 دوامەتە جەولەکە چوومە عەفو بەغا لەبێ ساڵی خوێنم لەوێ شەر یاریکەری باسکەی ئەو مەکتەب بووم لە مەکتەب یاریمەکە بووم هەڵبژاردەی مەکتەب یاریمەکرد. باش مامۆستا ئێمە یەکەم وێنە لەم وێنەوێ دەست پێکەین. ئەم وێنەی شێ بۆ باوکم. باش باسێکی باوکمان بۆ بکە. من باوکم لە شاری کەرگوڵ دایک بووە. بەڵێ وێت خۆی باپیرم دوای حربی عالەمیەکە چۆتە کەرکووک تر لە کەرگوڵ مناڵەکانی کەی لە کەرگوڵ دایک بووە باوکم چۆن لە کەرگوڵ دایک بووە و لە شەریکەی نەوت بووە کاری کردووە خۆی. بەڵێ ئێتر تەمەن ناوی محەممەد تۆفیقە محەممەد تۆفیق محەممەد ئێتر کە بۆی خزم و کەسوکارەوە دایکمی لە سلێمانی دۆزیوەتەوە ینی خۆی کەرکووکیە. بەڵێ باش
نازانی سەر بە چ عەشیرەیە عشیرەت و شت دنیا کەر خەڵکی وەکو خەڵکی کەرکووک خەڵک سلێمانی بۆ لە سلێمان شدە کەرکووک باپیرم ئیتر لێ لە دایک خەڵک سلێمانی بوو لە بنەچە لە ئەناڵم لە جەنگی جیانی یەکەمەگەتر چوو لێ باپیرمانی لەوێ دوکان شتی کردوەوە بازرگانی ئەوشتی کردووە ئێتر کە چۆتەوێ جگەر یەک مام نەبێت لە سلێمانە دایک بۆ باقی هەموو پورەکان و مامەکانی کەم بە باشمەوە لە کەرکووک لە دایک بۆ کەسوکان کەرکووکە زۆرە لە باوکم خەڵکی کەرکووکە طبعا ئێتر بۆی خزم و کەسوکار لێرە دایکمی دۆزیوەتەوە زواجی گەڵ دایکما کردووە خزمەتیشان هەیە یان هیچ خزمەتێکیان هیچ خزمەتێکیان ئێتر بە حکمی دایم ژن تاسیرەتە سەر پیاوەیە هەر زۆریش بەڵێ ئێتر ئەوە ئێتر دایکم هێناوەوە سلێمانی وازی لە شەریک هێناوە شەریکینەوە تێناوە لەوێت هاتواتە سلێمانێتر لە سلێمانیە خڕکی شۆفێری وە سایقی بێتە لە سلێمانی هەچ کەسێکێت ئەم شارەوانێ هەڵبەتە هینێک وەرەگرێت لە قەبێک نازنایە وەرەگرێت نازناوەکە باوکم چاوشین بووە سوورسبی وەکو جوان بێتر تاوان نازناوی حەمە جوان ئێتر بۆ حەمە جوانە بەستەریان بووە و منش هەمومان خێزانەکە نازناوی ئەومان وەرگرتو بنەماڵەکە تر باوکم تامان کە شۆفێر بووە بەڕاستی خاوەنی ئۆتۆمبیل خۆشی نەبووە شۆفێر بە لای خەڵک ئیشی کاری کردووە لای خەڵک ئیشی کردووە شۆفێری ڕێگای شارەکان لە پێشە شۆفێر بۆ ناو شارە ئێتر دوایی لە بیدایەتە شۆفێری لۆری بووە لۆری گەچ و شت لۆری بووە تر بۆ بە شۆفێری قەمەرە ئێتر هەر مەرحەلەی لای شەک شۆفێری کردو تر بەڕاستی دەرفەتی و نەیتوانیەوە بتوانێت ئۆتۆمبیلە بە خۆی دامین کات و شۆفێری بکات بێتر لە بەهۆی گەورەبوونی ئێوە لە تەمەنە من ئێتر وردەتر لە ساڵی 60ەکان وردە بڵێم لە ئەخیری کۆتێت تەمەنە توانی و نیوە سیارێکی بێت نەیتوانێت سیارێکیت مشت لە کۆتایی ژیان بەڵێ ئۆتۆمبیلێکی بێکە خۆی کۆچی دوایکی بەجێهێشت ئێتر ئەمە بەڕاستی ئەو پیاوە کاسبی کردووە هەوڵی یاوە وەختە ژوا بووە بەڕاستی کاسبیش ئەوە نەبووە تۆ وەکو ئیستا بێت ئەوەی ڕۆژانە پای نەکردبێ ڕاست بەڵام لەگەڵی هەوڵی یاوە خۆی ماندوو کرد چەند مامۆستا دایکتی هێناوە ساڵی 46 دایکمی هێناوە 46 بەڵێ دوای 47 وانەی تر یەکسەر هاتووتە سلێمانی بەڵێ ئێتا سلێمانی لە سلێمانی دایک بووم تقریبا دوای لە دایک من هاتووە سلێمانی چکە من کە لە دایک بووم لە ماڵی باپیرمان لە دایکمەوە لە ساڵمەکە لە دایک بووم دیارێکە دایکم هاتوو مناڵی بێت منی بۆ هاتووە سلێمانی ماڵی دایکی لە ئاشی ئەلەکتریکەکە لە تەنیش ئاشی ئەلەکتریکە هەتەنیش ماڵی پیرمێرد ماڵمان لێ بووە من لێوە لە دایک بووم ئێتر دوا بەدوایەوە من کەرکووکم نەبینیێن کەرکووم چوون وەکو سەردانی وەکو سەر چوو ماڵی باپیرم بۆ ماڵی مام سەردانی کەرکووکم کردووە ئێتر تەنها ئەو باوکم و پورێکم لە سلێمانێ بوون لەسکەتەرەوانی کامو لە کەرکووک بوون ساڵی 46 دایکتیانەوە باسی چی دایکتمان بۆ بکە دایکم ناویزە چێ بەڵێ تامان لە ئەسڵا خەڵکی نۆدێن ترسك دروزبني شاي سليماني كخلق هاتو السليماني واش هذا السليمي للسليمانية جياون تر چەند خوشک و یە تاقە برایەکیان هەبووە ئێتر هەر کەسە بەڕێخ هاوسەری کردو و ژیانیان دروست کردو ئێتر لەگە باوچما بەڕاستی دایکمێکێک وە لە بنەماڵی ئێمە لە دایکمێکێک وە لە ئەوانی کەەوە توانێتی ئێمە دروستکات بەس سلێمانی تەواو خەڵکی نۆدیە خەڵ سلێمانێتی بیداتەوە سلێمانیوە بەلای منەوە کاگاسوە بەلای منۆزان چی گرنگە زۆر بەلای منەکەڵ خەڵکی کوێ منەڵێم خەڵکی هەموو کوردستانم من حەز ناکەم بۆیکەوە ئەو تایبەت بەندێ بەلە من شانازی بە شارەکەم وەکم شاری سلێمانیەکەم بە شاری سلێمانیە پەر مشتێکم لە سلێمانیە بەڵام ئێتر دایکم خەڵکی نۆدیە بۆ ناڵمە لودی هاتووە سلێمانی و ئێتر لە سلێمانیا ژیاون بنەماڵیان لە سلێمانی وێتر باوچ بینەوەتە سلێمانی بەڵامی گرنگ حەزێکم دایکمان باسکەم دایکم هەمووانی خسوودە مەکتەب باش متابعی کردوین هەتا یەک ژیانمان دروست کردووە نی باوکم بەڕەحمە بێ مشکلی مەکتەب و دەوام و مشکلی ئەوانەی نەبوو لای ئێمە مشکلی وەکەوای ژیانمان بۆ دابین کرد ژیانی بۆ دابین کرد ئەو باری ئابووری باری کۆمەڵایەتی و باری مەکتەب و باری خوێن متابعی کردوین زان نەمرە دەرچوین دەرنەچوین نەمرەمان چەنە هەتا هاچووی مەکتەبی کردووە هاچووی مەکتەبی کردو بۆ نەخوێنەوار بن باوکیشم داشت نەخوێنەوار بەڵام گەڵۆ متابعی کردوین ئێمە هەستمان کردامی چێک مراقبە بەسەرمان و بە هەموو باش ئێوە لە جەنابێ دوای ئەوە کاک عادلە دو ساجدی خوشکمە
ساجدی خوشکمە ئەوش ماوە تەمان بەڵێ ئەوش ماوە خۆشەویستی بۆ بەڵێ سلااوە بڵێ ئەو دوای بۆ ماجید بووە بەڕەحمەت بێ ماجید ماجید بووە دوای ماجید اینجا عادلی بران بووە حاکم عادل بەڵێ اینجا دوا بەدوای هەرە پشکۆلەکەمان شۆڕش بوو کاک شۆڕش ماوەدی 58 بوو بژیت ئەویشم کۆچی دوایی کرد بە حەسی سیارە ئێتر ئێستا من و عادل و ساجدە ساڵتەمەندان بێ پێم خۆشە ئەم وێنەیە وێنەیەکی جوانی کۆنی ئەو سەردەمەیە کە دیارە هێشتا ئێوە مناڵ بوون ئەمانی کێوچێن مامۆستا عەبدول ئەوە دایکمە و باوکمە تەمەنەوە ئەو ئۆتۆمبیلێکە باسم کرد ئەمە ئۆتۆمبیلێک کە لایەکی دیارێک لە گەڕەکی سەیوان هاتا لێتەنیش ڕسمیان گرتووە ئەوە هینیشی لەگەڵایە شۆڕشی برا بەرە بچۆلەکە ئەمەش بەڕەحمەت بێ کاک شۆڕشە بە دیزایانی جلوبەرجی باوکتا لە بەرەوەی کە شۆفێر بووە و کە گەڕی دەبووە شوێنی کەی بینیوە دیزایانی جلەکانی دیزایینێکی زۆر شارستانی تر بووە لە سەردەمی خۆ هەر باوکم جلی کوردی لەبەر نەکردووە شەکەی وا بووە وەکو بزانی لە مێژووی ژیانی باوکتا کاریگەری ئەوەی بەسەرەوە بووە کە ئەو لە کۆمپانیایکی گەورەی زەبەلاحی نەوت و نزیک لە کەڵچەری ئینگلیزی و هەندی و ئەو جۆرەشتانە ئەوەی پێوە دیار بوو ینی ئەو شتانی پێوە دیارم چکە بەڕاستی سروشتی باوکم سروشتێکی تایبەتی هەبوو ینی فعلا تۆ باسی تەسیرات و کاریگەری و شتانەکەی ئەو لەش هەر سایق بوو هەر شۆفێر بووە لە بەسمە ڕنگانەوەی ڕنگانەوەی ئەجنەبی شتانی بەسەرەوە بوو لە گفتار و لە پاک و تەمیزی و تەرتیب بەڵێ وەڵی باوکم ئەوەی کە بەلایەوە گرنگ نەبوو ئەوە نەبوو مەسەن زۆر گرنگی بە ئەندامی خۆی بە مشکلەی ئەو بوو بتوانێت ڕۆژانە بانی زوو بچێت دەرەوە بتوانێت کەسێکی چەساوە بووە چێژ بە کەسێ نەبووکەوە دانیشی خاوەنی بکانەتێکی زۆر بێ بتوانێت بلە بیر ڕفاهێت بکاتوانێت بەڵام هەمیشە ئیحتیمای بە قەزی باوکم دایم ئاەتێکی بووە حەزی لە گەڕان و سەیران کرد دوای دائیمە لە گەڕان و سەیران بووین هەموو جمعە لە گەڕان و سەیران بووین چونکە بنەوەی تومبیلمان ئیتر هەینی بۆ ئەو پشوو بۆ ئیتر دووش خۆشی زۆر ئیحتیمای بە قەزی لە هاوڕێ و ڕەفیقی بۆ دایمەکو چۆن زە خەڵکچە دەرەوانێت دەشت دۆشتن وەختەوانشانە بووە لەگەڵ ئەوەشە مەسەن باوکم ینی یەک زۆر حەزی لە قەزەی جگەرە و خواردنەوە بەشێکی گرنگ بوو بۆ ئەو شتە مامۆستا ئێمە ئەمانەوێ وێنەیەک پێم وابێ ئەمە کۆنترین وێنەی بەڕێستە بەڵام چاکراوە دەستم کەوت تەمەنی 6 ساڵیە ئەوە کاتێک چوومە مەکتەب باشە باسی کیۆمان بۆ بکە کە چوونی جەنابە بۆ مەکتەبی ئەیوبیە کانیسکان باسی و گۆڕانکاریانەمان بۆ کە مناڵێک لە ماڵ و کۆڵانەوە ئەچێتە ژێر سیستەمی ژیان باسی کیۆمان بۆ شتێک زۆر گرنگە باسی کەم من هێشتا نەچووم مەکتەب ئەو خێزانەکەی ئیسلام کە ڕووناک کە خێزانمە فەرمووت خێزانەکەی ئێستا بەڵێ هەر خێ خێزان ئەی پێشتر بە ڕووناخان ئاگای لێنیە ئەگەر ئەشتی وە بۆ پێمان باشە ڕووناک و لەگەڵ ساردەی خوشکم زۆر ڕەفیقی یەک بوون چکە پورزایەک من ڕەفیقی یەک بوون لە پێشمان بە جۆگر وەرگیران لە مەکتەبی زەهرە زەهرە لای خانەقەوە من زۆر نیگەران بووم بۆ ئەم بچم من نەچمە مەکتەب هەوڵی زۆرممە بە شتە من لەوان گەورەترم مەساڵ لە خوشکەم گەورەترم 3 ساڵ لە ڕووناک گەورەترم ئەی بۆ من نەخرێم مەکتەب کردم بە فەرتە ناوێ بخرێم مەکتەب بردیانم مەکتەب جان نوکتە لەمە خۆشەکەی لەم هابوو دایکم تا بردبی بۆ مەکتەب بم با بۆ مەکتەب لەباتی بم با بۆ مدیریەتی معارف کەوەتی ساپیاڵی مدی بەڕێوەبەرێتی پەروەردە ئەو وەختانە مدیریەتی معارف خستەخانەی معارفە بوو لێ دکتۆرێکی لێ بوو ئەگەر بە بینەرانی خۆشەویست بڵێ ئەو شوێنە لێکوا بوو ئەو شوێنە بەرامبەر مزگەوتی گەورە نان هەر جادێ ئۆرزدی یەکسەر معارف لە هینا بوو لە قەسەکەی تۆفیق قەزازا بوو هەر لە ناو قەسەکەی تۆفیق قەزازا بوو چکە زۆر زاکرم لەوێ لەوێ بوو ئەو نێزانی معارف لە کوێ برسمی بۆ خستەخانەکە خستەخان لای دکتۆری معاسی بە دکتۆر وتیەمە وەرنەگیراوتی چۆن ئەمە گەورەیە وەرنەگیراوە ئالا کولی لەتر ئەم ڕسمەشان لا یحیا فەنی بۆ گرت ئەوەی دەستکردی بەڵ هەر تەنیشت خستەخانەکە لە سوچەکە بوو ماڵەکەشان لەوە ڕسمیان بۆ کرد میلیان مەکتەبتر وەرگیرام لە
قوتابخانەی کانێسکان یەک ساڵی لە قوتابخانەی کانێسکان داوام کردم. باش بەس مامۆستا دوور نەبوو بۆ تۆ قوتابخانەی کانێسکان. ملگەڕێکمان لە گەڕەکی خۆشەویستیم بۆ هەموو مەسیحەکان ئێمە هەر گەڕەکەمان هەوتە گەڕەکی گاوران. لە گاوران بوون ئەخە من ئەزانم بەڵێ ئێمە تا 59 لە گاوران بووین. بەڵێ هێتر لە گاورانەوە بە پێ ئەڕۆشتین جادەوە قەڵەباڕ نەبوو سیارۆشتین. باشە مامۆستا لە ناوچەکەی خۆتان لە گەڕەکەی خۆتان قوتابخانەی لێ نەبوو؟ دوور بوو قوتابخانەی وا لێ نەبوو لێوەش چەند قوتابخانە سلێمانیا بوو. بەڵێ ڕاستەکە دوا بەدێەوە سەلاحەدین کراوە لای فولکەی نالیەوە. بەڵێ هەتا شوێنی مەکتەبەکان قاوەخانەی سەرچی من بەڵێ هەر مەکتەبەکان بەکرێ گرت بوو لە ماڵی حەمە پاشا. ماڵ بوو لە ماڵ بوو گرتیوان بەس ماڵێ بوو ژووری زۆر بوو. ئێمەتر لە کانێسکانەوە ئەوەی خەڵکی ئەو مەنتیقە بوو نەقلیان کردیم بۆ هین خالیدی هەبوو خالید دوور بوو. بەڕاستی ئەمە بۆ جادەیەک سەر ڕۆشتین چێ بەڕێوەبەری کانێسکان بوو مامۆستا زۆر شانازیەکەم کە یەکەم بەڕێوەبەری ئەو پیاوە بوو. ئەو پیاوە لە مێژووی ئەدەبیاتیش دەستێکی باڵای هەیە بێجگە لەوەی کە کەسێکی پەروەردەی بووە. ئەی لە شانوە بۆ ناڵی بەڵێ ئەدەبیاتیش و هونەریش. ئەم وێنەیەکی ناوازی ماڵی خۆتانە بۆمان شیکاری بکە ئەمە کەیە وە لە چ گەڕێکیەکە؟ ئەمە گەڕ ساڵی 57 گەڕێکی گاورانە. گاورە بیرمێ باوکم نردیم بۆ لای کە حەمە ساڵی وێنەگەر هەبوو هەر لە سەر جادەکە لای خۆمانە بوو لە کۆڵانەکە سەر جادەکە لای ئاشەکە ئاشی گاوران پیانەوت لەو ماڵەکەوتی بۆ ڕۆبانی گە ڕستمێکمان بگەێ. باش تا من باوکمە یەکەم ئەمە جەناوی باوکتە حەمەجوان تەنیشتی عادیلی برامە ئەمەیان کاک عادلە بەڵێ ئەوی ئەو لای ماجیدە بە ڕەحمەت بێ کاکە ماجیدە ئەویان منم باشە ئەوان ساردەی خوشکمە ساجیدەخانە دایکمە ئەوەشان دایکتە دیزاینەکە زۆر لە دیزاینێکی شارستانی و جوان و ئەوان دیارە باوکیشی دانیشتووە بە دیار مێزەوە ئەوە ناوەڵایەتر ئەوەی دانیشتوە تابەت مەدیدی ماڵی خۆتانە ینی باوکم دەیم حەزی لەو حەزیە ینی پێ بڵێم کە ئەو وەختە کە وەختان وەختا تویست ڕێگای سەرچنار باوکمان ڕێگای سەرچناریان کردەوە باوکم لەگەڵ خەزوورمان ڕێگای سەرچناریان کردەوە بۆ سەیرانکردن نەخێر بۆ هاتوچۆ بۆ هاتوچۆ ئەیکە وەختەش شەریکەی چیمەتۆ دروستکارە سەرچنار ئێتر خەڵک چۆ منتیقەیە تر ئەو لەگەڵ خەزوورم و لەگەڵ کاحسێنی هەبوو لەگەڵ کاحسێنە ئەوان ڕێگەیان کردەوە نەفەریان بە 25 فلس ئەبرد بۆ سەرچنار بەقەمەرە بە 25 فلس ئێتر خەڵک هاتوو ئێتر ئینگلیز و شت هات کەوتە لەوە ئیشیانە کرد ئەجنەبی ئیشیانە کرد ئەجنەبیانش بەڕاستی کە سواری ئەم ئۆتۆمبیلانە بوون بە تایبەتی ئۆتۆمبیلی باوکمان یعنی پارێکی باشیان هەیە وەختە 5 دیناری وەختیان 5 دیناری وەختە زانانی چەندی ئێستا بوو 5 دیناری وەختیانە ئێتر یعنی لەبەری خەڵک هاتووی زۆرە کرد یعنی ئەو دەرفەتی ئەوەیە تۆزێک بتوانیت بیلۆ بکەیتەوەی رادیۆتە بیلۆ بکەیتەوە لە خانوێ بگریت خانوێ دوو ژوورەتە بێ بیری لەوانە بکردەوە بەڵام حەزەکەم بۆ معلومات بڵێم هەتا ئەو سەردەمەش تو بزانێت سۆپایەک نییە سەردەمی سۆپا نەبوو لە هیچ ئەو ماڵە هەر ئەو بین بۆ مەقاڵێ بوو ئێوارە بێتر ئێوارە خۆتر ئێوارەتر سەرما دەبوو مشتینە من یەکشت لەم وێنەیە بەدیەکەم ئەویشە بەیە جلی هەر سێ کوڕەکە بیجامەی هەر سێکتان یەک ناوقماشە ئەمە بەڕاستی بکردەوە بۆ دایکم هەمیشە جلی بۆ ئەکردین بیجامی بۆ کردین هەموو جێژنێک بەسەر ستایلی ساجدەی خۆشکم کە لەکانی خۆی ئەو بۆی کردووە ئەمە کە جێژنە بوو ئەم دایکم هەموو جلی کوردی بۆ ئەکردین شاڕوار و ستارخانی بۆ ئەکردین ئەیا بەکردن وێنە هەیە کە بەڵێ ماشی باشی بۆ کڕین وماشی باشی بۆ کرین خۆی دەستی خەیاتیشی نەوەڵای برتی لە خاتەوە شوێ زانیشتانە بکەن ئێمە درێژە زۆر بە قسەکانمانەیەین بەڵام بەکان بە وچانێک وەربە دەی فەرموو خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتتە مامۆستا عەبدول ئێمە هەر لە پێش وچانەکە باسی دیزایانی جلوبەرگی ئەوانەمان کرد ئیتر ئالێرەوە جەناب گەورەتری لە براکانێ دیزایانی جلی جەنابت ئەگۆڕێ ئەوان دژداشیان لە بەرایە جەناب ئیتر کوڕە گەورە ستارخانی لە بەرایە پەیوەندی جەناب لەگەڵ بەڕەحمەت بێ کاک حەمەجوان و لەگەڵ بەڕەحمەت بێ دایکی
لەگەڵ ئەوان پەیوەندی بە تایبەتی تۆ لەگەڵ ئەوانە چۆن بوو؟ پەیوەندی ئەو لایەگەڵ دایک و باوکێ چۆن نەبێت پەیوەندێکی خۆشەویستی عیلاقاتێکی هەموو سۆزداری عیلاقەیەکی دایک و باوکی عیلاقی دایک و فەرزەنی باوک و فەرزەنی من عیلاقم دایک و باوکم بەڕاستی خۆشەویستی تایبەتیان بۆ مناڵەکانیان هەبوو و بە تایبەتی منیش کە کوڕێک بووم. وێنەیەکی جەنابی باوکتە لەگەڵ ڕێزێ دەست کردوتە ملی ئەمە گەواهی ئەدەن بۆ ئەوەی کە ئەو خۆشەویستیە هەیە. کەی هەستت کرد پێویستە یارمەتی باوکێ بێ لە بەرەو پێشچوونی ژیانە؟ باوکم هەتا ساڵی هەفتاونە کۆچی دوای کرد هەرگیز پێویستی بە ئێمە نەبوو وەکو ئێمە هاوکاری بکەین لە ژیانیان لە ژیانی ماڵە ئەو هەر خۆی هەموو شتێکی بۆ داوی نەکرد. خۆی ئێتر من کە دوایە بووم بە مامۆستا تربی هەموو شتێکی خۆم لەسەر ژیانی خۆم تایبەتی خۆی خۆم هەبوو. مثلا دایک و باوکم بەڵێم تەسیراتی هەبوو بێ لەسەر مۆزوعی من هەموو بێ لەسەر ئەوان و ژیانی ئەوان گوزەرانی ئەوان وەکو گوزەران تەسیراتم نەبووە لەسەریان چۆن بەڕاستی ئەوان وەزعیەتیان لە من چۆن مامۆستا وەزعیەتی لە من لە من چاکتر بوو بدایەت مامۆستای بە نەبوو تەکوینی ماڵ وە کوردستان و یەکسەر کە خەڵک خێزان دروستەکە هەچی وەسائیل و ئەبێ هەمووی هەبێ. ئێمە کە خێزانم دروست کردو من خاوەنی بە تایبەتی قەریبڵەیەکی نم خاوەنی هیچ نەبووم لە هیچ خۆم دروست کردو لە هیچ مامۆستا لەزەتی ژیانیش لەوایە ئینسان لە هیچ خۆ دروست لە هیچ خۆمان یان بە عارەقی ناوچوانی خۆی قۆناغ بە قۆناغ بی هەمووی لەسەر تامێکی کەمتر ئەیە ئەگەر ئینسان شتێکی بدەن. وەڵای ئامادەبوون منی ساژوتومە ئەو ئامادەکاری و بە هەموو شتێک لە ژیانە کەس هەموو شتێکی بێ بەڕاستی تامی ژیان تامی نییە من سەلاجێکم کڕۆ بەلام و زۆر گرنگ و تەلەڤیزیۆنێکم کڕۆ بەلام و زۆر گرنگ لە ژیان تا چەندین جار خۆشیت بینیوە بەکڕینی شتێک بۆ ماڵ گرنگ بۆ بەلای منوانێ دروستکردنی خانوویە بەکڕینی سیارێک بەس تۆ گەر گەنجێک لە پیدایەت و هەموو شتێکی بیتێ یەک کڕ ئەم وێنێ وێنێکی جوانە ئەگەر باسێکی ئەم وێنێ ما بووکە ئەمە وێنەی پۆلی چوارە لە قوتابخانەی سەلاحەدین گرتومانە. ئەم مامۆستا بەڕێزی کێ؟ مامۆستا برایمە. مامۆستا برایم. مامۆستا عەبدول ئەمەیان جەنابچی وەختی خۆی ئەوەی نم کرد و کاتی خۆی بۆ ڕستم بەداخەوانێ ئەو ژینە لێ ماوە بۆی بنەوە ڕستمی خۆمە ئەو تەنیشتمەگە بزانی و تەنیشتم ئەمە یەکەمیان ئەمەی سێ ئەمەیان هین ببوورە ئەوەی ئەملاترم ئەوەی دەستی ڕاستم تقریبا خۆداینێ ئەمە حەمەڕەشیە سەر دەژمە حەمەڕەسی هونەرمەند ئەوەی تەنیشتێک حەمەڕەشیە حەمەڕەشیەوە تا لە دەستی چەپمەوە ئەمە لێ ڕستمەکە جوار لای من دیار نییە ئەمە ئەوانی ئەمان ئەوان حەمەڕەشیە لەسە دەرمە کۆمەڵی خەڵکی تیا هەمووی سا بەڕاستی الحەمدوللا خەڵکن لە هەوەتیایەتی شەید بۆ تایەتی نەماوەتیایەتی بەڕاستی لە ناو شارەکە ناو وڵاتەکە خەڵکی زۆر تایبەتی و خزمەتیان بەم شارە کرد و خزمەتیان بە وڵاتە کرد و کۆمەڵی خەڵکی وای تایە ئەم وێنەیەکی زۆر جوان و پاک و ئەمە کوێیە شوێنەکەش زۆر خۆش دیارە. ئەمە سانەوی سلێمانێت لە سلێمانیا یەک متەوەستا هەبوو یەک ناوەندی هەبوو پیان و ناوەندی سلێمانی یەک ناوەندێکی کەنەوەی کە دەرەچوو پۆلی شەشی سرای ئەچوو ئەو ناوەندی ئەمە لەگەڵ پۆلی یەکی پۆلی یەکی سانێ ئەمەیان جەنابچی بەڵێ منم بەجڕان بچوە غەوانێ مامۆستا ئیتر ئەلێرەوە ئارەزووی وەرزش لە توا دروست بوو. وەرزش ئەمە شتێکی سروشتیە هەر لە مناڵەوە خەریکی وەرزشە لێرایتر یاری دەکرد وەکو تیپی قوتابخانە ئەوانە هیچ هین بوو سێرکەر بووم هەر سێرکەر بووم. ئەی لەم کاتەوە هیچ ڕۆژێک لە ڕۆژان کارێکی هونەریت کرد بوو؟ هیچ لە هیچ بۆنەیە وەرە ساڵی 60 ڕۆژێک لە ڕۆژان بیرت لەوە کردەوە تۆ ببی بە ئەکتەر ئەو کاتە؟ نەمویست ئەنی بەڕاستی بیرم لەوە کردم بە ئەکتەر زۆر بەڕاستی زۆر متابعی سینەما و شانۆمەکرد زۆر جار لە بینەکان باسم کردەوە من لێکی سەرەتایە لە مەکتەبی کانێسکانەوە لە شانۆ دابڕ نەبووم شانۆ نەکراوە نەچم تا ئیساکەم ڕۆکەی سەقسەرکە جەنابتاکەم بەر حەزمشە دایم دیعای فلیمەوە بوو دایم لە سینەما بوو هەمیشە هەمیشە بە دوای ئیشی هونەریەوە بووم پەنجاکان و شەستەکانوانە هەمیشە سەردانی سینەما بەڵام کە چوومە لە پەیمانگا
ڕێگای مامۆستا ڕسمەکەش لە بەردەمانە دانیشتووەگەن پاڵکەوتووەگە هەر ڕسمی پێش ئەو ڕسمە لەدا ڕسمی ئەمەی دانای سەدانە پێیژێ لە بەردەمانە پاڵکەوتووە مامۆستا عەبدولقایرەوە هەر هاوڕێمان بووە عەبدولقایر نووریە ئەوە لە پێش لە بەردی مینەکە پاڵکەوتووە بەڵێ ئەو مامۆستا بوو بەڵێ ئەوە فەزلی هەیە بەسەر ملیش و عوسمان چێواری خوا لێ خۆش بوو ببووری کێ ئەم کارە ئەمە عەبدولقایر نووریە مامۆستا مامۆستا ئەمە لەگەڵمانە بوو ئەو دوای متەوەسە چوو پەیمانگە و نەجوانەکان لە بەغا ئێمە دوای متەوەستا ئامادەیمان بکەن ئێمە ئامادەیمان تاو چوینە پەیمانگا و لە پەیمانگا هاتەوە بوو بە تەنسیب بوو بۆ مامۆستای مۆسیقا و فەن لە پەیمانگا و ئەویش یەکەم جار ئێمەش کەمە دڵشادیش جەمیل ئەحمەدیش کۆمەڵی هون کرد ئەو کابرای هەین نەستەشن و ئەو ساڵیش باسێکم 69 جوڵەی شانوور لەم شارە نەما بوو ئەو پیا و جوڵەی شانووشی خزوو سەر شانوور جارێکی دوای ئەوە تیپ و کۆمەڵەکانیش دروست بوو لەبەرەوە فەزڵێکی نهایەتی 69 تیپەکان ئێمە لە 68 دەستی کرد بە ئیشکردن بە ئیشکردن و بەلوەل خۆی ئیشی مۆسیقا و بەڵام ئیشی ئێستا پیاوی سینەمای تاو کردووە شارزایکی سینەمای ماویش ماوە لەسەر لە جامی لە زانکۆ ئەگە خانشین بووە لە زانکۆ بە محازەراتی سینەمای ئەوتەوە بەڵێ ئێمەش لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆ مامۆستا عەبدولقادر نووریە نێری ئەمە ژوێنەیەکی ترە بەجلی کوردیەوە ئەو کاراکتەری لەگەڵ تایکێ ئەوە ناوی فەریدونە هاوڕێم بوو ئەمە ساڵی 60ەکانە بەس مامۆستا لێرا بەجل و بەرگور پشتێن و کوردی جلی ستارخانی ئەوجلی کوردیم لە بەرە دەوڵەمەندێکی مامۆستا لێرە وەنیە من ناڵێم هەمیشە دایک و باوکمان ئیتیمامێکی زۆری کوڕی کابراایکی دڵدەوڵەمەند بووی یعنی زانش هەچی ژیانی خۆیانە بۆ ئێمە دانا بوو یعنی نێشی قەت لە ژیانمە نێشتە قەت پێویستی و احتیاجمان بە شتێ بێت چاومە لە دەستی کەس بێت ینی هەموو ڕەنج بۆڵم کە خێزانێکی ڕەنج دەربووین ئەنی هەموو ژیانیان بۆ ئێمە بوو ئێمە لە خواردنمان لە جلو بەرگمان کەم و کوڕیمان نەبوو هیچ کەم و کوڕیش دیسانەوە وێنەیەکی ترە ئەو من دایک لەگەڵ بەهشتی دایکتا ئەمە کوێ ئەوە مەشتەلەکەی سەچنارە ئەوە جار مەشتەلەکە خەڵکە چوو بە سێرن بۆ مەشتەلەکە شەستەکانە چوو مەشتەلەکەی سا مەشتەلەکە نەماوە مەشتەلەکە مامۆستا عادەتەن ئەو خەڵکانی کە ئەچوون چایان ئەبرد خواردنیان برد خواردنەکان مامۆستا شفتە و کفتە ئەبرا ئێمە کفتەمان بەجارێک کفتەمان ئەبرد برنجوش لە سەفری کفتەکەمان کەوتە لە سەچنار کەوتە بەنجەڵە کەوتە ناوەکە بە دەستی باوک ینی لەکیستان چوو ئارە بەڵا دوای شتیشمانەوە چوو لە ئەسەشنا لە پردەسە پەڕینەوانێک بە خوارد ئێتر شفتەمانە بەر کفتەمان ئێوەش تقریباً لەو خێزانانە بوون کە لەبەرەوەی خۆتان سیارەتان پێ بووە زیاتر بۆ ئێوە بۆ پیرەمەگرون ئەماینەوە ئەڕۆشتین بۆ ئەحماوە ئەماینەوە شەو ئەماینەوە لە سەچنا دوجا بە حکومی دایکم و ئەف و باوکم لەگەڵەوانە ئێمەرزە ماڵی پورم و لەگە خەزورە مەژێ مەشروب بێ خواردووە کە ئەچوینە سەچنارێتی دوی سێ شمە خەومان هاتدار ئەو چکە سیارەکە بۆتون بێت هەموو جومە ئێمە لە سێران بووین ئەوە سێفەرمی ئەم وێنێ ژوێنەیەکی جوانە ئەمە هی کاتی لاوێتیە ئەمە پێشێتمە مەسرح شتانە ئەمە پێش ئەوشتان بەڵام لێرا یاری دەکرد لێرا یاری مەکرا ئەم کاتە بوو کە لە TPC نادیوەڵ ئەمە زۆر بەخوا وێنی پێش یاریشتە پێش ئەگەرتە بۆ شەستەکان مامۆستا ئەم وێنێ ژوێنەیەکی جوانە زۆر بە پێچەوانی عادەتی باوکتەوە تۆ زیاتر حەزی لە جلی کوردی بووە باوکم کورد بە کورد زۆر حەزی لە قازی کوردایشی کوردپەروەری ئەوە بەڵام ئەو چکە بە حکمی هینەکەی لە کەرکووکە ڕاهات و دایم پانتۆڵ کراسێکی لەبەرەکە بەس بڕواتە بێت لە هینیشا چاکەتی لەبەر ناکرد لە زستانە یا بلوسێک یا قەپسەڵێکی لەبەر حکمی ئیشەکەی بەس دایم وتە جلی مراخانی دایم هەم من حەزم جلی کوردیام جلی کوردیەتر ئەوە ڕسمێکەوە بزانم دوهم ڕسمی ملەوە نەگرت مامۆستا با من ئالێرا یادگارێکی خۆشی خۆم لەگەڵ جەنابتا بژێڕمەوە کە تۆ لەوانێ نەزانی بابینەرانی بەڕێزیش ئاگایان لەوە حەزەکەم سەرەتای کاری جەنابی مفەتیش بوو بۆ تەلەڤیزۆنی ئەو کاتی بەغدا تۆمار کرابوو ئیتر با بڵین لە چڵەپۆپی ناوبانگ و گەنجێتی و پێم وابووە دوای بەیانی ئازاری ساڵی 1970 بوو هەفتاویەک بوو تۆ دوای باسی بەڵێ یعنی مەبەستەکەم ئەوەیە دوای ئەوە بوو تۆزێک کرانەوە و جلی کوردی باوی بوو جامانە و ئەو جۆرەشتانە
لە گەڕێکی ئێمەش بوون ئەو کاتە ئێمە لە سەرکاری بەڵێ لێ بوون وتم ئەرە وەڵاوە جەنابی مفەتیشە کە هاتی نیوەڕۆ بوو گەرماشە بوو بەرەو ماڵەوە هاتەوە من بە خێراییەکی زۆر زۆر بە بەردەم تا تێپەڕم کرد بۆەوەی لەو سەرەوە بە ئیسراحەت ڕۆبەڕوو ببینم قەت ئەوم لەبیر ناچێتەوە وە بەڕاستی ئێستاش لەسەر ئەو هەوەسەم کە شایستەی ئەوە بووی کە ڕام کردو بۆی سواز دەکەم ئەمەش وێنەیەکی جەنابی مفەتیشە کە باسمان شانۆی ئێستەر ئەمایان لەسەر شانۆی هێشتا تۆمار نەکراوە ئەمونەربەندە زۆر لە دڵا شیرین و خۆشەویستش کاکە ئەمەری کەریماغایە کە زوو لەو ئیشا سوێنێ خوار بە قبری فاتیژن خوشتی هەمومان لە بیرمانە بۆی تێپەر نەکا بە سەرمانە ئەم وێنێش وێنەیەکێکە لەو سەیرانەی کە کفتەکە کەوتۆتە خوارەوە ئەمە ڕێگای دوکانە ئەمە ڕێگای دوکانێتەوە باوکمە ئەوە سیارەکەی باوکتە ئەوە سیارەکەی باوکمە دۆجی 56 مامۆساوانی ئەوەی پشتیشتەوە جێبە ئەوە خەڵکی سیرانکە لەو ناو نابزانێت شاخی پشت گەدینە بە ڕێگای دوکانە ڕێگای دوکانە بەڵێ ئەوە باوکمە دایکمە عادلی برامە ساردەی خوشکمە پێشەوە شۆڕشی بام لەم لاوە چووکەکەی پێشەوە پشتیوانی خوشکە زامێتر مامۆستا حەزمان ڕستم گرتن بۆ ئەوەی سوودی بەنامەکەی منیتیا بۆ بۆیەوە بۆ باشم لە دوا وەستا گەرسی متێبینی نەکە بکەی بەڵێ ڕاستە جەنابە ئەکتەری دەرێنانت کردووە باسکەت کردووە دیدەوانیت کردووە کە دواییەینە سەری هیوایەتێکی تریش هەبوو ئەسپ سواری وە نیە سواری ئەمە توی ئەوە ئەرەوەڵاو هاوڕێکم ناوی عومەر بوو ئەسپێکی باوکیە بوو ئاچین بۆ پشتی ئەوە سەرقابرانە پشتی سەرقابرانە ئەو بەرامبەر هەر پشتمەوە بەڵێ ئەوە شەیدانە ساڵی 1966 بڵێ ئەوە واژۆی جەنابتە لە بەڵێ ئیمزایم لە لەسەر ئەوە ئیمزا بۆ نوکتە بێم ئیمزا عەبدولکەریم قاسم بوو ئیمزا من ماوەی ئیمزامی کردبوو ئەم کردبوونەوە عەبدولکەریمە منیش عەبدولی حەمەجوانم بوو کاتە عەبدولکەریم بوو عەبدولکەریم محەممەد تۆفیق چونکە ئیشە فەنیەکانیش سێکێت لە حەفتەکان وسا عەبدولکەریم محەممەد تۆفیق ئینجا ئیمزایان وەرگرتە بوو دوای ئەو ڕەحمەتەوە ئیمزایان بەکارهێنا تێگەشتی ئەوە بزانە سەرقەبران چەند چۆڵە ئەوە پشتێر پشتی گەری سێوانە ئەو شەیدانە بەڵێ چوم سواری ئەسبە بووم بەڵام غەرغارەنم پێ ناکرد نەدەوێت باشە مامۆستا ئەوەندە شارەزایت پەیا کردووە بۆ ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان لە درامایەکە بتوانی ئەسب سواری بکەیت من کردومە لە درامایسواریم لە فیلمی شا کردم ئەسب سواریم کرد مامۆستا من زۆر کۆڵم لە ئەسب سواری لە دوامین دیمەنی بەشی دومی گەردەلو لە ئەسپێکیانی نامامۆستا زۆر زەبەلا ناسروشتی بوو بکەوت بەخوا لەسەر تەسویرەکەم باز لێنێنە ئەمە ژوێنەیەکی سەردەمی کەشافەی تەلەبایەتیە ئەگەر سێ نووسەوە نەجەب فەستانەوە لەگە کاکەمال بەڵێ ئەمە شەروێنەیەکی کەشافەیەتیە ئەمەیان کوردستان دوکانە ئەو علامەڵەکەینەوە لە چادرگەی دوکانەوە بەڵێ مامۆستا ئەمە شەروێنەیەکی کەشافەیە دیارە زۆر ڕۆشتوی بەملاولا ئەمە دەربازی عشتارە ئەمە لە تەلەبێ پەیمانگا بووین خوێنکار بووین چوین بۆ بەستەفرێ چوین بۆ نەجەب بچوی هاتیینە حەلە لە حەلە چوم ئەو ڕسمم کرد لەبەر دەورازی عشتار لە بابل ڕسمم کرد بەڵێ بەزیری کەشافەیەوە باشە مامۆستا پرسیارێک تخوا ئەمە وێنەی پەیمانگایە کە تۆ یاریزانی باسکەوی ئەمە تیپی هەڵۆیە تیپی هەڵۆیشتانە چێت ئەمە تیپی هەڵوە تاوە لە پەیمانگا من هەڵبژاردی مەکتەب بووم لە پەیمانگای باسکە لە کە هاتیشمە من خۆ زۆر حەزم لە باسکە دایم لە هەموو دەتی شاغیرا من کە لە پۆلی پێنج ئاعدادی بووم لە چواری شەهر حەد دائیمەن قەیش تۆپۆ دائیم تۆپێکی باسکەم بەدەستەوە بووە بێتر کە چوومە پەیمانگا لە پەیمانگا بووم بە هەڵبژاردا ولا تیپی هەڵۆش من تەبان تیپی هەڵۆ دوو بەش بووین بەشی یەکەم ئەوەی هەندێکیان لە بەشی یەکەم یاریکەری بەشی یەکەم بوون من یاریکەری بەشی دووهەم بووم بەڵام شتێکم لە باسکە ئەزانی لەبەرەوە ئەوە زیاتر هەپاڵی پێوانم کەوا مامۆستا نەوزاد ئیسماعیل بەرکردوی بە مامۆستای وەرزشکە مەکتەب تاقیدان من بە وەرزشم بەتایبەتی نەخوێنوە لەبەر توانای خۆت شخصی مامۆستا ئەلێرە خەڵات وەرەگری وە نیە ئەوە پەیمانگایە ئەوە چییە کە خەڵاتەکە ئایا بە جەنابە ئەوە مامۆستا ساڵ عەلیە
مامۆستا ساڵح عەلی تا ئەو کاتەش باشترین یەکێک لە هەرە ڕێگازی کۆنەکانی ئەم شارە بەڵێ بەڕاستی جێی تەقدیرە ئەوەش مامۆستا نەوزاد ئیسماعیل حەقێکە مامۆستامان بوو ئەوەی پشمە مامۆستا سەلاح محەممەد کەری ئەوە بکەن مامۆستا سەلاح محەممەد کەری ماویشکە مامۆستامان بوو ئەمە مەلعبەکەیە نە ئەمە پەیمانگای مامۆستانێک لە پشتی ئەسکانە لەوێ هینا یەکەم بووین لە بینی ئەسکان ناشێ ئەوە بێت کە دوایی بوو بە تۆسێکاوە بەڵێ بڵێ پەیمانگای ئەمە پەیمانگە 4 ساڵ لە مسلمیان دەوامی کرد پەیمانگای مامۆستان بەڵێ دوایی نەما لە سلێمانیان نەما بڵێ ئەم شوێنەی شوێ مامۆستا ئەمانی شێ دەکەڵتە ئەمە خوالی خۆش بوو دڵشاد مەریوانی لەگەڵ دەستە دانیشتین پێکەوە درود بۆ ژیانی پاشی تەمەەن حەز دەکەم من سێڤنە بەخۆم وایە تۆزی ئەو حەزی لە خواردنەوە بوو من ئەوەی جەناب سێڤنە من تۆزە کەم ترس بەڵام بەڕاستی تۆزە حەزم لە مەشروب خواردنەوە هەر نەبوو بەڵێ ڕاست ئیستاش بەتایبەتی ئەو هینەی مەشروب خواردنەوە نەن جگەرە لە مەشروب و هینەم بووە نیانی مەگەر زۆر لە مناسبێکی زۆر هی نابێت ئەوە شتێکی سەلیمە جگەرەکەەوە هەر هیچ جگەرە شتێکی بەڕاستی کاریگەری باوکم وای کردووە لە سرمکەوە حەزم لەبەرەوەی ئەو خواردێتی بەڵێ حەزم مەشروب بێت وێنێکی تر هەیە زۆر ناوازەیە ئەم وێنەمان بۆ شیکاریکەی ئەگەر بە وردی بێ زەحمەت ئەمە ئینێکماکە درامایەکە وەختە دراما بوو دراماکی یەک حەڵقەی یعنی یەک سەهرەی تەلەڤیزیۆنی ساڵی هەفتایە کۆمەڵی هونەرە ئەوختە هونەری وێژە بوون کۆمەڵی هونەری کوردی بڵێ ئەمە ئیشە دەرین مامۆستا ئەحمەد سالار بوو لە پێشەوە مامۆستا ئەحمەد ئەمە مامۆستا ئەحمەد سالار عەتایە ئەمە کاک عەتا سوڵتانە ئەمە ڕەحمەتی چێوارە ئەویان ئەو کوڕە ئەو شەماڵە شەماڵ بەڵێ ئەوە بورهانە جەماندۆری قازی بینی لەگەڵ قازی قیرائەیە بەڵێ ئەویان ئەمە جەنابتی بەڵێ ئەوەش مامۆستا ئەمەش هونەرمەند حکمەتی ئەو ئیشە 5 کەس لە ئوتێلێکا بوو بەڵێ لە بەغا تەرجیمان کرد ئەو کاتە سەهرە تەلەڤیزیۆنیان یەکبینی تەلەڤیزیۆنی بوو ئیجا ئەو ئیشە زۆر ئیشێکی ئینگلیزی بوو ئینگلیزیەوە هین تەرجمە کرا بوو شتێکی ئیشە بۆ بجەر بخۆ چوین بۆ بەغا کە چوین بۆ بەغا برادێکمان هەبوو تەنها لە پشتەوە ئەڵێ مۆر لام ئەو کەنامی نردوو ئەڵێ مۆر لام یانیتر خۆ ڕسمی دەرراکە تەکسی کردبات بۆ بەغا بۆ لامە بەس بۆ ئەوەی بڵێ بۆرلا جاهینەکەش سستان بوو ئیشەکە لە هاوی ناچوین بۆ بەغا ئەمەی پاڵتێ لە پاڵتۆ بەخۆ بەگر بۆ تێڕخیامە حاپەسان ئەوە چیە بوو تا حەساڵ مامۆستاتی سۆپایشمان بۆ بێن کابرا دوای تێگە ئەمە بۆ مەسەلەیە ئەم وێنێ شوێنێکی جوانی جەنابتە لێرە لەوە چێ بەجلی شانۆیە ئەمە بازرگانی ڤینیسیایە ئەمە کە مامۆستا نەوزامەجی و ڕسمەشی کرد جا بۆ شت پێ بڵێم ئەم ڕسمانە وەختی خۆی لە بەغاژ ناشۆرایەوە ئەم لەوەنە ئەمە ساڵەکانی هەفتایە ئەبایە بنرایە لە بەغاو بنرایە بۆ لەندەن بشۆرایەوە ئەو وێنانە ملەوەنە لە هەفتاکانە بەڵێ ئەمە شوێنەیەکی تری سەر شانۆیە پێم خۆشە بینەرانی ئەوە من و هونەرمەند مستەفا ئەحمەد هونەرمەند مستەفا ئەحمەد شێخی تەپەڕەش ئیجا ئەو بۆزوی شێخ دەبە شتێکی حەزەکە باسی کە شێخ تەپەڕەش کە دەستمان کرد ئیش بکەین ڕۆژی لەسەر شانۆ کویان کردینەوە دەرێنەر و دەرێنەر بۆ کات ئەو وەختە نەوزامەجیمە هونەرمەند نەوزامەجی کۆی کردنەوەتی کاکە مۆزوعەکە حەزەکەم پێتان بڵێم بان چییە؟ نامەیەکمان بۆ هاتووە نامەیەکی تهدید لە شێخەکانەوە ئەگەر ئەو شانوێ بکەین شانۆکەتان تەقینینەوە باش ڕەتان چییە؟ وتمانێکی قەلمە نەبیکەین تەمەەن هەچیمان دەوەختە پۆستەر و دەلیل و بڵاوکردنەوە لەسەر هین بوو لەسەر ئەو تەختانە بوو زەربیان بە هەموویان هێنا بم شێوەیە بوو بڵاوە ئەمە ئیشێکە خۆم کردمەوەی بەڵام بەس بۆیان کرد بووین زەربیشان لیا بوو ئەوەش وای لێکردین لە باتی جاری عرز ڕۆژی دوو جا عرزمانە ئاخریش ئەندێ شاخانتان سێریکەن مۆزوعەکەوانیەکەوە عمەر جاوشیان ڕاو نابوو مزاهرە بوو دەروێشەکان لە شادێکا ومزاهرێکی گەورە دروست لەسەرەوە ئیشە ئەوە حەزم کرد باسی ئیشە بکەم اینجا من ئەمەوێ بڵێم پێم خۆشە کە جەنابێ زۆرتر هەتا بینە سەر ئەلبومەکەی جەنابێ ئارەزووی زیاتر لێ دەرەکەوێت تۆ مەلەوانیشی مەلەزانی مەلە لە هەموو بڕاتە بێ لە سەرشتان فێری مەلە بوو سەرشتان لێ هەموو لێ فێربووین تەبەن ئەوخە مایۆژ نەبوو هەر بە دەرپێکی خۆمانەوە بەلامانە کرد بەڵام لە هەچی ئەوەی لە شوێنێک ئاوی لێ بێ مەلەم تیا کردووە لە دیجلا مەلەم کردووە
لە دیالە مەلەم سیروان مەلەم کردووە ئەتە هەر شوێنە چوومە لە مەسبەح مەلەم کردووە لە هەر شوێن مەلەم کردووە و مەلەوانش ئەوەش منیشم خۆم فڕێمە ئەو لە مەسبەکەی سەرچنارە زۆر چکە کاتی خۆی تەقدیمی کولی عسکەریم کرد وەرنەگیران بۆی کورد بووم بڕواتە بێت لە بەرزای 12 متر ئەوەی خۆمە فڕای خوارەوانێ اینجا وای حسابە کردین اینجا شایەتمەش اینجا خۆم فڕێ مامەستا حەزەکەم زیاتر قسە بکەین بەڵام با وچانێکی تری خۆشەویستان وچانێکی تر و دێنە خزمەتتان. پێش وچانەکە باسی مەلەمان کرد بەڵام ئە لێرا وێنەیەکەیە بەڕاستی زۆر سەرنجی ڕاکێشاوم ئەم جلک و دیە ژنانەیە لەگەڵ جەنابێ لەگەڵ کاراکتەریش کە گەر باسی کێم وێنەماوە کە ئەمانی چییە؟ ئەمە چەند ئەوەی جلک و دیێژنەکەی لە بەرای حەمەشوانە کاتێ شانی جەنەما حەمەی حاجی فەتاحی مەطعەمە ساردەوی سلێمانیە لە دەروێ قاعەکەیە لە بینەکە وەستان بۆ ئیسراحەت من دۆری جەناوی فەتیشمە بینی ئەمە جەناوی فەتیشەکەیە ئەوە ئەمە بلێ ئازادی بلێ ئازایم شوێرە ئەوەش حەمەشوانە حەمەشوانی مەطعەمی سلێمانی پێتانەوە حەمەشوان کاکە حەمە و کاتە حەمەشوان خۆشی لەقەبەکەی حەمەشوان شوان بەڵێ ئەوە دۆری کچی نەبین دۆری کچی قایم قامی لەگەڵ هونەرمەندەوە بە خۆم ڕسمان گرتووە بەڵێ بەڵام بەڕاستی وێنەیەکی زۆر مێژوویە و حەق وایە بچێتە ناو ئەرشیفی شانووی هاتە ئەرشیفی بەرنامەکە ئەوە جێگای شانازیە بە من ئینشاڵڵا ئەچێتە ئەوێش مامۆستا بۆچی تۆ ئەم وێنەیە زۆر ناوازیە و زۆر مسری لەسەر ئەوەی کە ئەم وێنەیە عەرز کرد چییە لەبەر یەکشت ئەو بەر مزگەوتی گەورەیە باش ئەمە یەک بزانم بە پولکەیتی ئابوو حدیقەیتی ئابوو هەر بەر مزگەوتی گەورەیە بەڵەو ساریکی بۆقیش بەلاتە بە حاڵ یەک ساری بزانە چۆن شوڵ ئەوە سلێمانیە اینجا ئەمە ملەوەنیش ئەمە ڕسم ملۆنە یەکەم ڕسمی ملەوەنە کە من لە ژیانمە گرتی بێتم یەکەم ڕسمی پاژمانش بۆم هاتەوەوانێ یعنی وەکو ئەم وێنەیە نییە خۆ تەلوینێ کردبێ ئەوە خۆم ڕسم ملەوە نەکرد بە کاغەزی ڕاوەڕان ملەوە نەکرد ئەمە بەری سەرایە بەڵێ بەڵام بەڕاستی مامۆستا ئەم وێنەیەکی جوانە مامۆستا وێنەیەکی کە هەیە با بە سەرماناتیە پەر نەکە پێشەوەی بهێنمە گیر و گاز بۆ ژیانێکی تر ئەم وێنەیە چییە؟ ئەوە تیپی هونەرمەندانە کاتی خۆی تیپی هونەرمەند بەڵێ من مدەڕێ بووم ئەوە حەمعەلی خان یاریکەری کاپتن یاریکەرە ئەو کاپتن بوو حەمعەلی خان لێرە ڕێزمان هەیە ئەو ڕستمان لە کات تەدریبی یاریکە ئەو یاریکە ئێمە هونەرمەندان و حکومەت کردن ئەمەش هەر وێنەیەکی ئەو یاریەیە جەنابە لەوە ئەمە یاریی کێ ئەمە یاری نە بەڵێ ئەزان بەزەمەش هەرهینی بەڵێ من ئەوە هەموو برە هونەرمەندەکانی تایە ئەمە کاک کامەرانی تایە ئەوەی کە دیارە بەڵێ بەڵێ دیارە کاک شوان عەتوفی تایە بەڵێ ئەمە هونەرمەندان یاریمان کرد بنەوەختە هەر بەکو مدەڕبینەوە لە کاتی هینا ئیسراحەتەوە بینی جێمی دوای گۆڵمان لێکرا بوو جات مەکرد گۆڵکەینەوە بەڵێ مامۆساوەڵا پێم خۆشە لێرەیە لەم بەرنمەیە ئەم وێنەیەش وێنەی شەهید ماجیدی حەمەجوان بەڕاستی خەسارەتێکی گەورە بوو بۆ هەمومان من نامەوێت دڵی بینەرانی بەرنامەکە و هی جەنابیشە زۆر بکلێنمەوە ئەمەش هەر بە ڕەحمەت بێ کاکە شۆڕشی بژاتکە لە هەندێران کۆچی دوایی کرد درود بۆ گیانی پاشی هەردوو ئەو برایم حەزەکەم شتی باسکەم برا بچکۆم تابەن بچکە پشکۆلە بوو بەدەستی خۆم هاتە خۆشم ناوم نابوو بەڵێ ڕاستە خۆم ناوم نابوو لە ساڵی هەشتاوسێەوە چوو بۆ ڕۆژ چوو بۆ هەندەران لەوێت تاپەن قزای دروست کرد لە ئێستا منداڵەکانی من دوو کچێ لە دانیمارک لەو ئەزمێک ئێمە تووشی بووین ئەو کە لە ساڵی نەوەکانە تووشی بووین هەموو ژیان من خەڵک تێک چوو کە فەردی ئارد بە 700 دینار بوو تەمنێکی ڕۆن بە 400 دینار بوو لە کاتێککە مەعاشەکە ئێمە 140 دینار بوو خەڵک خانۆکێ فرۆش خەڵک دەرگاکێ فرۆش پەنجەرەکەی فرۆش بەڕاستی ئەم کوڕە نەیهێش هیچمان پێویستمان بە هیچ بێت احتیفاظی بە هەموو ژیانیمان وکرد هەتا هەر بەعزی هاوڕەشی بەڵێ درود بۆ گیانی پاشی هەردووکیان بەڕاستی بۆ منیش نیگەرانی بوو کە ئەو وێنانم بینی مامۆستا بینە سەر ژیانی نوێ ژیانی ژن و مێردایەتی کچی پورتە ئەوە ڕووناخانەوە ئازانم بەڕاستی ڕووناخان ژنێکی
میوان نەواز و ژنێکی دڵکراوە و ئەوانەیە پێم خۆشە خۆت باسی بکەیت. تۆ پێش ڕووناخان خۆشەویستی لەگەڵ شی تر کردووە؟ کاگاس و یەک شتێ حەزەکەم بزانی ئەو کەسەی بڵێ خۆشەویستیم نەکردووە کردوێتی باشە بەس من بەڕاستی لەوانێ ئەو ڕووناکی سخۆی خۆشەویستەکانی من بزانێت چیم کردو چکە لەبەری دایم پێکەوە بووین. مامەسا من زۆر بەڕاستم نییە لەبەرەوە زۆر لاپەڕە نەخێر خۆشی ئیزانی خۆشی ئەو حاڵەتانی ئەزانی بەڵام بەڕاستی من خۆشەویستیم لەگەڵیان نەبووە بەڵام ئێستا پاشوێکەوە ساڵی هەفتای خێزانمان دروست کردو پێکەوە تەبەنەوە من و ئەوە دانای کوڕمە لە تەمەنی 6 مانگە ئێستا تەمەن ماڵ و مناڵی هەیە گەورەیە بەڵێ یعنی بەڕاستی من ئێستاش حتا ئێستاش بە بێ مجاولەت ئەوتی باسم نەکەی بە هیچ جۆرێ بەڕاستی سەرکەوتوو بووم لە اختیاریە لە نەبوونی و لە مەشاکل و لە نەخۆشی و لە گرفتە هەمیشە لەگەڵ نەگەڵ من لەگەڵ هەموو خێزانەکەمان لەگەڵ هەمووان ئەم وێنێش وێنەیەکی دوای ئەو وێنەیە دیارە ئەم مناڵانە کامیانن مامۆستا ئەمە ئەو من و ئەمە هیچ خۆت ئەجازان یەک گرفتە بوو کاکەم لەلای مستەوەر عومەر هەبوو وێنەگەری عومەر من هەموو 6 مانگ جارێک مناڵەکان من ڕسم مەگرتن پێم وابێت تا ئێستا ژوێنی کاک ماجیدی هەر دانا هەموم دانا هەموو ئەزان چی ڕسم مەگرتن هەموو 6 مانگی ڕسم بۆی ئیساخواست کەس ئەلبومی خۆی هەش کەس مناڵەکان ئەلبومی خۆی هەیە ئەوە منم دەمەن ئەوە دانایە گەورەکە ئەوە توانایە بچوو ئەوە سۆزی کچمە هێشتا ژوان ناتە دنیاوە بەڵێ ئەی کە مامۆستا ئەمە هەن چێ ئەوە من و دانای تۆ کاکەدا ئالێشاد نتوانەوەکەینەوە من هەر هەموو ڕست مەگەڵ هەمێن ئەوە یەک ڕسم گرتووە ئێتر بۆی لام بێنێتەوە بۆ ئەگەر بیستیان بیهێڵنەوە لە ناو ژیانی خۆیان چکە بەڕاستی زۆر ڕسم زۆر گرنگە من زۆر حەزم بە ڕسمە ڕسمی خەڵکی زۆر تایبەتم جەنابتان کەی بۆ یەکەمین جار وەکو ئەکتەرێکی سینەما ئیشتان کرد بۆ سینەما وە لە چه ئیشەکە باشتی سوتاو باشتی سوتاو یەکەم ئیشتان بوو کەتیپی بیدایەتی نەوە پێشڕە و تەبەن چێوار زۆر هەوڵی حەزی کردکەوە لەگەڵ تیپی پێشڕە سینەمای چکە بۆ وەختی خۆیسمان شانوێ بکەین بەڕاستی وەختە ڕژێم نێژ بکەین پێکەوە بەڕاستی شانوێکی چاکل سەر فاق بکەس بە سامان بوونیانێژ بکەین ئێتر لەو حەتی حەزەکەم لەوە بەشدارین کرد لەو فیلم باشتی سوتاوە باشتی سوتاوە یەکەم فیلمەکە ئەمە سەر نواندن لە شانۆ لە سینەما لە درامای تەلەڤیزۆنی هەر یەک نواندنە یان چۆن جیانەکەیت ئاسۆجان پرسیارکی لەم نەگە باشە تۆ بواری خۆتە باشە کاتە باسی و مۆزوع کردو خەڵک باسی واسی لەبێن وعدیشم بای دەدێکە زۆر باسی هونەر نەکەین چونکە مەشتێکی کۆمەڵایەتیە ئەم وێنێش زۆر جوانە مامۆستا کۆمەڵی خەڵکی هونەرمەندی بەڵێ وەڵا حەزەکەم یەکەیە کە ئەمە لەم سەرەوە کاک سالار نییە سالار ئەکتەری سالار دەرەوەیە ئەکتەرێکی دکتۆرەگەنی زۆر ئەکتەرێکی نەجات زووزووە ئەوان خوالی خۆش بوو حەمدووەم حەمەی نێرگز ئەوە کاکە حەمەی نێرگزە ئەمە جەناب منم ئەوە عەلی توانایە ئەوەش کاکە عەلیە ئەوەش لایەکی هونەرمەندی کۆچکردو نوری وەشتی کە منە چەندوانی لە ئۆتەیلا معجیب بووم بە نوری وەشتی دەوری ئۆتەی لێبینی بەڵێ ڕاستە پەنجاکان مامۆستا ئەلێرە گریان بۆ ژیانە یان ئەمە چییە بۆ لێرە ئەگریت ئەمە فیلمێکە بەداخە وەزارەتی ڕۆشنبیری پیشانی پاژەوەی گەورەترین بودجەی بۆ سەرف کرا 35 ملیمە فیلمەکە تا ئێستاش نازان سەبەبەکە چییە تا ئێستا سەبەبەکە نایڵن عەرزکرێ تا ئێستا لەوەی کە ئەگەر وەزیری تازە بتوانێت نمایشکە فیلمێکی زۆری تەنها مۆسیقاکەشی ماوە مۆنتاژ کراوە هەتا لە ئێران مۆنتاژ کراوە ستافێکی ستافی کامێرە هەمووی ئێرانی بڵێ لێرە لوات بوون ئەمە شەر ئەو فیلمەیە مامۆستا ئەوەش ئەو فیلمێ لە قوتێکە لەو فیلمە بەڵێ مامۆستا ڕات چییە بەرامبەر بە سەفەر سەفەر خۆشتر هەیە چووی بۆ چۆ ئەمە کوێ ئەوە نەمسایە ئەو شوێنە کوێ ئەو بەردەمی مۆزەی مۆزاردە مامۆستا لە ئیشەکانە ئەو مشکی و جامانە و شتانێکە ئەبەسرێ خۆت بۆ خۆتی ئەبەسییان بۆ دەبست وڵی من خۆم شتێک خۆمە بەستم نەزانم جامان و مشی بەستم چیە زانم ئەی من کوردنیم بەرەوەڵا کوردی بەڵام ئاخر هەندێکی کەم ئەکتەرمان هەیە کە
ناتوانێت ئەوە لە دوو پشکە درامە دوو پشکە لە بەڕسمی بەدەستای ئەوەی ئەوەی نە ئەوەی پێش درامای دوو پشکە ئیسراحەت هەموو ڕسمم کردووە ئەمە لە فیستیڤالێکی ئێران بوو کۆمەڵچوین من ئیش دەوری میرێکمە بینی لەگەڵ هونەرمەند بە ڕێزمەجی و ڕسممان کاکە بە ڕێزمەش لێرە و ڕێز و خۆشەویستیمانەوە کاکەوە ئەمە ژوێنەیەکە ئەگەر من جەنابێ لەگە کاک عادل ئەناسمەوە بەس ئەویان ساژدەی خوشکمنەوە ڕاست عادلی برامە لەوە لە سێران بووین دایموتمان با بێگانەمان تێنێت تەمەەن بە ماڵەوە بەوانیکە ئەمە شوێنەیەکی کاک ماجی بەڵێ لە درامایکە بۆی فریاڕشی بڵێ دەرێ ڕشی بڵێ برادرانە لەنگ کات تەواو بوو ئەمە ژوێنەیەکی ئەم کچۆڵانەیە ئیتر ئەوانە کوڕەزا من ئەوە مناڵی دانان ئەمەش ستافی دایمی ماڵی ئەمە ستافی دای ماڵێمە توانایە دانایە جوانە سۆزیە ڕووناکە منم بەڵێ ئەمە ژوێنەیەکی جەنابتە لەگەڵ ڕووناخان پێم وابێ ئیتر ئەوە نزیکترین وێنەیە کە بەڵێوەنیان پەرمان پیر بووین ناپیر نەبوو پیری جوانی خۆی هێمە ئێمەشی لە منە پیر بووم بڵێ ئێمە ئەم وێنەیە کە بەدەستمەوەیەکەین بە دوایێنەی ئەم بەرنمەی جەنابێ ئیشاءالله هەر بمێنی بەلەشی ساغ وێنەی زیاتر بگری بەشی چەندین بەرنامە بگری پێشەوەیشی کە جەناب بێ بەرنمەکە بەجێبێڵی وێنێکی لەگەڵ جەناب تەگرین تا لە داهاتووە مناڵەکانی دانا بۆ مامکەن بە وێنەکانی ئێمە زۆر عزیێتمانای زۆر سپاس دەکەین هەر سەربەرز بە وەکو ئێستا چۆن لە وێنەیە لەگەڵ هەموو بە سەربەرزی بۆ ئاسۆیشی دوور ئەڕوانی بە بڕشتربی بۆ خۆت بۆ ماڵ و مناڵێ بۆ هونەرەکەت بۆ بواری پەروەردە و وەرزش و هەموو بوارانی کە جەنابە کاری لەسەر کرد زۆر سپاس دەکەم سپاس بۆ سپاس بۆ بەرنامەکەتان منوتم بەشی من ناکە ڕستی بەشی ڕسمی من ناکە کاتێکە پێوتی ئێوە سەرکەوتوو بە نیوەدارم توانی بێتم وی کە پێویست بێت وەڵام ما بێتەوانێ و سپاس بەڕاستی بۆ هەموو برانیکەوە ماندوو بوون پێمانەوانی هەر سەرکەوتوو بن خۆشەویستان تا بەرنامەیەکی کەسایەتی کە بەخواتان ئەسپێرم